کاڵین کوردایەتی هەمومان نەزانین بێگومان مەبەست لەوەیە کە ڕوحی نەتەوایەتی لە ناو کووردە کە زاراوەیەکە کوردایەتی هەروەکو چۆن عروبە لە عەرەبەکانە بڵاوە بەکارهێنرێ هەروەها تۆرانیزم کە لە نێوان تورکەکانە بەکارهێنرێ و هەروەها لە زمانەکانی تر و لە قەومەکانی تریشا بە هەمان شێوە ڕوحی قەومیەت. هەمومان نەزانین کە قەومیەت لە ئەوروپاوە دروست بووە، گومان لەوەیان نییە، چونکە بیرمەندانی ئێستاش بیرمەندانی هەموو میلەتانی ڕۆژهەڵاتیش مەسەلەی قەومیەت ئەگەڕنەوە بۆ ئەوروپا، بە تایبەتی لە قەرنی 15ەمەوە لە دوای ئەوەی کە لاتینی زەعیف بوو، مرکزی پاپا زەعیف بوو، قەداسەتی دینەکە زەعیف بوو، ئەم سێ مەرکەزیەتە نەما یان لاواز بوو. بۆیە لەوێ لە 2570 کە مارتن لۆثەر کتێبەکەی خۆی نووسی و ڕەخنەی لە کاتۆلیکی گرت، سەرەتایەک بوو بۆ نەمانی پیرۆزیەتی مرکزی پاپا، چونکە مرکزێکی تری دینی دروست بوو، مناقەشەیەکی دینی بەرامبەر دینی، یعنی لەلایەکەوە پیرۆزی دینەکەی هێشتەوە، بەڵام مرکزی کاتۆلیکی پاپای تەزعیف کرد. هەر لەو سەردەمەشا بوو کە گۆتنبێرگ چاپخانەی دروست کرد. سەرمایەدارەکان فرسەتێکی گەورەیان بۆ ڕێکەوت کە کتێبەکەی مارتن لۆثەر بڵاوکەنەوە، لەبەرەوە خەڵکیی زۆر تەئیدیە کرد، چاپخانەش دروست بوو سەرمایەش هەبوو. ئەم سێشتەی کە زۆر جار ئەی شوبهێنینەوە بە سێ شت وەکو ئێستا کە هەیە، ئەم عەولەمەی کە ئێستا ڕۆژ ئاوا ئەهێوێ بەسەر خەڵکیە بسەپێنێ، کە دوای سەرمایەداری کۆلۆنیالیزمە، دوای سەردەمی ئیستعمار، دوای نەمانی بلۆکی ڕۆژهەڵات و شەڕی ساردی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، لەمەدای ئەم 20 ساڵی ڕابردووە ئەو نووسینانەی کە لە ڕۆژئاواوە دەرەچن بە تایبەتی لە ئەمریکا، بە تایبەتریش ئەوانەی کە لە دەوروبەری جۆرج بۆشن، بیرمەندەکانی وەکو فۆکۆیاما یان وەکو سەمۆئیل هانتینگتۆن، ئەمانە باز لەوەکەن کە نیهایەتی تاریخە ئێستا هەموو مێژووی خەڵکانی تروەستاوە جگە لە مێژووی ئێمەی ئەمریکی، ئێمەدا ڕشتنەوەی سەر لە نوێی خەڵکمان بەدەستەوەیە. پێویستە فکر و بیرروهۆش و دید و تێڕوانین و هەڵوێست و پێناسەی ئێمە بڵاو بێتەوە بە سەراسەری زەمینە. تەکنۆلۆژیا بەدەست ئێمەش گەورەترین هێزی سەرزەمینین. هەروەک چۆن ئێستا ئەم هێزە گەورەیەک هەیە، ئەو سەرمایەدارە عیملاقە گەورانەی وەکو شەریکە هێلبەرتان و ئەوانەکە هەن، طبعاً دەوڵەمەندترین کەسیش لە جیهانە ئێستا ئێوەزانن خاوەنی شەریکەی مایکرۆسۆفتە، کە ئەم کۆمپانیا گەورانە ئێستا کە هەن سەرمایەداری گەورن، ئینتەرنێت پیا بووە، کۆمپیوتەر چۆتە هەموو ماڵێکەوە، ئەم شۆڕشی معلومات و زانیاریە لە هەموو جێگایەکە هەیە، کارێکی ئاسانە کە ئەمیر و باوەڕانەی پێ بڵاو ببێتەوە. هەروەکو چۆن لە شوێنی چاپەکەی گۆتنبێرگ ئێستا کۆمپیوتەر و ئینتەرنێت هەیە، سەرمایەدارەکەی ئەوسا و سەرمایەدارەکەی ئێستا وەکو ئێرە وەکو یەکن بۆ قازانجی خۆیانە گەڕێن، هەروەها ئەو پێداویستی ئەو کات باسی لێوە ئەکرا کە بریتی بوو لە ئازادی بۆ خەڵکی و دەرچوون لە ژێر دەسەڵاتی پاشاکان و کەنیسە، ئێستاش بە هەمان شێوە دیموکراسی و مافی مرۆڤ و ئەم گلۆبالیزیشن، ئەمەی کە ئێستا وەکو جیهانگیریە لە جیهانە هەیە کە لە ڕاستەکە خۆی بریتە لە بە ئەمریکایی کردنی جیهان، ئەمە ئێستا ئەو ڕەواجەی هەیە. ئەمە گومانی تیانە کە لە 1570 دوای مارتن لۆثەر کتێبەکەی چاپ کرد و دوای لە مەدایەکە وردە وردە قەومیەت زیاتر دروست بوو. ئەنجا ئەو لە تە زمانانەی کە هەبووشن کۆڕی زانیاری زمانەوانیان بۆ پێکێنان بۆ ئەوی بتوانن کتێبەکە تەرجمەکەن، هەروەها کتێبانی تر چاپ بکەن و بڵاوی بکەنەوە. وردە وردە لەهجەکان و زارگوتنەکان لە یەکتر نزیک بوونەوە. بۆ نمونە زمانی ئینگلیزی ئەو کاتە 14 لەهجەی هەبوو کە کراوە بە یەک، هەروەها فەڕەنسیەکان و ئەڵمان و هەروەها. لە مەدای 150 ساڵە زەمینەیەکی بەم شێوەیە دروست بوو، زەمینەکە لە ئەسڵا ڕەخنەیەکی دینی بوو، ئەگەڕا بۆ ئازادی، سەرمایەداریەک هەبوو، چاپخانەی گۆتنبێرگ هەبوو، بڵاوکردنەوەی کتێبەکان بوو بە زەمینەیەکی فکری، بوو بە شۆڕشێکی نوێ کە وەکو بلوو خەڵێ لاتینی یەکەمین زمانی دەوڵەتان بوو،
و تەنها زمانی ڕەسمیش بوو کەوا بوو قەداسەتی زمانەکە بەو شێوەیە نەما پیرۆزی مەرکەزی پاپا نەما ئەو زەمینە فکریە دروست بوو بۆیە ئێستا لە دوای 400 ساڵ کە ئێمە باس لە ئەم دیاردەیە ئەکەین واتە باس لە ئێستا ئێمە دوای 400 ساڵ کە باس لە قەومیەتەکەین نەتەوایەتیەکەین ئەڵێین دیاردەیەکی مێژوویی بوو لە مێژووە هاتە پێش بەوەی کە مرۆڤەکان لە ناو خۆیانە لەگەڵ تاکی وەکو خۆیانە کەوتنە تەفاعولکردن بۆ دروستکردنی پەیوەندیەکی سۆز و دەرونی لە نێوان خۆیانە وردە وردە ئەمە خەمڵا گەڵاڵە بوو زیاتر هەتاکو بوو بە هەستێکی نەتەوایەتی پاشان پێی وترا بە کولتوری گەلان اینجا کولتورەکە وای لێ هات کە زمان بگرێتەوە مێژووی هاوبەش بگرێتەوە هی کۆمەڵە خەڵکێک کە لە یەک جێگایە ئەژین بەم شێوەیە ئەبینین ئەمە چووە چوارچێوەی کۆمەڵێک شتەوە کە پێوترە نەتەوایەتی لەوانە زمانی هاوبەش ژیانی هاوبەش لەسەر خاچێکی هاوبەش ژیانی کۆمەڵە خەڵکێک کە پەیوەندیەکیان بە یەکترەوە هەیە پەیوەندیەکانیان لە سەرەتاوە لەسەر ساحە و مەساحە ململانێ و دەبەڕێکڕاچوونیان بەسەر یەکترا هەبوو تەکەتو لە بچووکەکانیان ئینتیما بچووکەکانیان وەکو عەشایری و هۆز و تیرە و مەزهەب و دینەکانیان وای کرد کە بەردەوام لە شەڕابن بەڵام وردەوردە شەڕەکان لە قازانجی هەندێک کەسی تر کۆتایی پێ ئەهات کە هەستی نەتەوایەتی زیاتر بەناو هەمویان ئابڵاوە کرد زمان مێژوو شارستانەتی و خاچی هاوبەش وای کرد کە زیاتر ئەم خەڵکە لە یەکتر نزیک ببنەوە بە هەستێکی تر لەگەڵ یەکترا ڕەفتارکەن پاشان ئەو کەسانەی کە دەرکەوتووی میلەتەکە بوون دەرکەوتووینە پاشان ئەو کەسانەی کە ڕۆشنبیر و ئازا و دەرکەوتووی ناو کۆمەڵە خەڵکەکە بوون بیرروهۆشیان لەوانی تر زیاتر بوو دیدیان بەرفراوان بوو توانیان خەڵکەکان یەکخەن لە بزاوێکی نەتەوایەتی پاشان لە چوارچێوەی ئومەتێکە بە پێناسەی نەتەوایەتی کە بیانگەێنە چوارچێوەی دەوڵەتێک بتوانن مافی هاوڵاتێتیان بدەن ئەمە کۆمەڵی مفرەدات بوو کە ئێستا باسم کردن کە پێویستیان بە ڕۆشنکردن هەیە ئێمە کە ئەڵێن کوردایەتی و نەمانی بەها بابزانین کوردایەتەکە بۆ خۆی لە چۆ هاتووە ئەمە حرەکەتی قەومیە لە ئەسڵا بەم شێوەیە لە ڕۆژ ئاوا دروست بووە کەوابوو ئەم ڕووداوە کەوابوو ئەم دیاردە کۆمەڵایەتیە مێژوویە کە بوو بە بزاوێکی کۆمەڵایەتی خەڵکێکی لە حاڵەتێکی کۆمەڵایەتی دواکەوتووە هێنا بەرەو حاڵەتێکی تری پێشکەوتوتر و تۆکمەتر ململانێ عەشایریەکانی لێکەمکردنەوە هی دینی هی مەزهبی هی ناوچەگەرێتی وای لێکردن هەر تاچێک لەمانە لە ناخی خۆیان هەست بکا بەوەی کە ئینتیمای بۆ زمان و تاریخ و شارستانێتێک و خاچێکی هاوبەش هەیە بۆی ئەوانی تریش هەمان هەست بکەن ئەم هەستە زاڵ بێ بەسەر ئینتیمای تیرە و هۆزە زاڵ بێ بەسەر ئینتیمای مەزهب و دینە زاڵ بێ بەسەر ئینتیما بچووکەکانی تریانە وای لە هات چوارچێوەیەکی قەومی دروست لە چوارچێوەی قەومیەتیەکەیە لە ئەوروپا خەڵک ئازاد بوو ئینتیمای دینی چییە ئینتیمای مەزهبی چییە ئینتیمای قەبیلە و قەومەکەشی چییە بەڵام لەو چوارچێوە گەورەی نەتەوایەتەکەیە جم و جوڵەکە و ڕێز لەوانی ترەگرێکە لەو چوارچێوە پیرۆزەدان بە دیدی خۆی